ئازیزان من داواکاریەکم هەیە لێتان بەگوێم تو ئەچی بۆ دەورێک ئەچی بۆ کۆرسێک ئەچیتە محازەرەیەک کتێبێکی لەبەردەستە مامۆسایە قسەکە ئەم مامۆسایە جارجار مۆزوعێکی تر باسەکە جارجار فرسەتێ دروستە بێت جارجار شتەکەت بۆ ئەنووسێ جارجار بە پاوەرپۆینت پێت پیشانەیە وا بزانە تۆ دانیشتووی ئێستا لێتە پرسنەوە وا بزانە ئەمە تەمرینی یادگێت ئەو داواکاریان بەگوێ بکەن وەڵڵاهی زۆر زیرەکەمە یعنی ئەوەندە زیرەکە من خۆتان تەسەووری ناکەن دانیشە ئاوا لە دەرسی مامۆستا پاوەرپۆینت دەگێتە سەر شاشە لە دەقەی یەکەمە ڕەسمی بگرە بینێرە ناو مێشکرد خەیاڵێکی بۆ بکە پەلەپەل لەبەریکە بە دەقەیە 2 دقە مەوزوع باسەکە ئاگاد لە مەوزوعەکەی بێت و شتەکە لەبەرکە هەموو دەرسێک بکە بە تەمرینی یادکە باوەڕکە لە دەرسەکە هەرچی خەم و خەفەتی دنیا لەبیر دەچێتەوە دڵیش خۆشە بێ ئەچیتە ناو دەرسەکەش دواییش کە ئەگەڕێیتەوە بۆ ماڵەوە تۆ شتەکەت زۆربەی ناردۆ بەناو مێشکرد تکایە لە دەرسا دامەنیشە بڵێ ئەچمۆ لەبەریەکەم ئاوا دانیشی خۆ تەمەڵگەی خۆ تەمەڵ مەکە خۆ زیت کەرەوە باش خۆ زیت گەراوە خۆ تەمەڵ مەکە کە بۆ نمونە 5 دقە فرسەتێ دروستە بێ سەیرێکی مەلزەمەکە بکە ئەمە ئاوایە ئەوە ئاوایە 1 دقە بیخوێنەرەوە ئەمە خەیاڵێکی بۆ بکە و بۆ شێواز واتە تۆ کات بەزایە لە بەڕێزان هیواتان هەیە تەلەبن لە زانکۆ ئازیزەت تۆ 4 ساڵەکی بۆ زانکۆ لەم 4 ساڵانە بەلایەنی کەمەوە 40-50 دەست تۆ شاغیری وەڵای هیواتانە لە هەفتەیەکە 2-3 شاغیری هەیە لە ڕۆژێکە جاریوە 2 شاغیری هەیە جا ئازیزم تۆ چی بکە شاغیرەکان شت لەبەرکە شاغیرەکان شت فێر بە مەسەلەن ڕەفیقێکە هەیە تەلەبەی بەشی ئینگلیزیە تۆش حەزەکەی ئینگلیزی فێر بیت بەڵام تۆ لە ئەحیای چیرۆکێکی بەسیتی مناڵان بەرە بڵێ ئەرێ لەم ماوەیە چ شاغیرەکە هەیە بە یەک و شاغیرمان هەبێ تاقەت هەیە بێ ئەو چیرۆکەم بۆ شەرحکەی بۆم بکەی بە کوردی پێم بخوێنیتەوە ڕەفیقێکە هەیە لە بەشی عەرەبیە تێکستێ بەرە کتێبێکی ناحو بگرە بەدەستەوە یعنی ئەو شاغیرانە بۆ بڕوا لەبەرەوەم ئەگەر بێت شاغیرەکانە بە فێربوونی عیلم پڕکەیتەوە دەرسەکانە بە جددی شتەکان لەبەرکی لە دەرسەکانە دوایی تەواوکردنی زانکۆ بۆ تۆ ئەبێ بەوەی کە بەڕاستی دڵخۆشی ئەڵێ من زانکۆم تەواو کرد من بەڕێزم مەحەدم تەواو کردووە زانکۆم تەواو کردو ماستەریشم تەواو کردووە باوەڕکە ئیسفادەیەکم لە مەحەد کرد بۆ چکە مەحەد ئاسان بوو ئیسفادەیەکم لە مەحەد کرد کەس نەیکردووە باوەڕکەن 2-3 مانگ من چاوم زۆربەی کاتەکان سوور بووە ئەوەندە کتێبم خوێندوێتەوەە ئەوەندە قاموسم بەکارهێنا یعنی مادەم خوێندنەکە ئاسانە بۆ نمونە خۆم فێری شتێکی کاتە مادەم خوێندنەکە قورسە لە دەرسەکانە من تەمرینی یادگاکەم تەمرینی تەرکیزەکە تەمرینی سەرنجەکە کاتێکی زۆرتان بۆ ئەگەڕێتەوە